بەڵێ بینەرانی عزیز ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین کە بزانین سوود و چارەسەری سوجدەبردن بۆ خوای گەورە چییە. پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ دەفەرموێت لە پێشترین کات و شوێنێک کە بەندە تێیدا لە خوددا نزیک دەبێتەوە سوجدەبردنە. هەروەها دەفەرموێت فەرمانم پێکراوە کە لەسەر 7 ئێسک سوجدا بۆ خوددا ببم. سوجدا یەکێکە لەو حاڵەتانەی کە لەش و جمگە و ماسوولکەکانی مرۆڤی تێدا سرەوت دەگرن و ئارام دەبنەوە. لە ڕووی ڕۆحی و دەرونیشەوە مرۆڤ ئارام دەبێتەوە. لە ئێستادا لێکۆڵینەوە زانستیەکان گەیشتونەتە و باوەڕەی کە سوجدەبردن چارەسەرە بۆ گەلێک لە نەخۆشیە باوەکانی مرۆڤ، لەوانە فەقەرات، زەهایمەر، سەریاشە، گرژبوونی ماسوولکە، ئیلتیهاباتی گەردن، ئیرهاق، ڕۆماتیزم، سەوەفان. جگە لە چارەسەرە دەرونیەکەی سوجدەبردن کە مرۆڤ بۆی هێزی ڕاکێشانی زەوی و نزیک بوونەوەی زیاتری لا زەویەوە ئارام دەبێتەوە و لا سترێس و ئاڵۆزیە دەرونیەکان ڕزگاری دەبێت. سوجدەبردن یارمەتی خێراکردن و ئاسانکردنی سوڕی خوێنی ناولەش دەدات. ئەمە لە کاتێکدا و لا کاتە ئاساییەکاندا سەرخستن و سەرکەوتنی خوێن لە قاچ و ڕانەکانەوە بۆ دڵ و لا دڵیشەوە بۆ سەر مێشک زۆر قرس و گرانە. سوجدەبردن بۆ شڵەقاندن و جوڵەی خۆراک و ژەهری نیشتوی ناوگەدە و ڕێخۆڵەکان زۆر بەسوودە. هەروەها سوجدەبردن بۆ دواخستنی نیشانەکانی پیری بە تایبەت چەمبینەوە و کوڕبوونەوەی پشت لە پیریدا زۆر کاریگەرە و یەکێک لە کاریگەریەکانی سوجدەبردن مرۆڤ ڕزگار دەکات لەو هێز و بارگە کارەبایە زیادەی کە ڕۆژانە هەستی پێ دەکات. کاتێک کاتەوقە لەگەڵ کەسێکتا دەکەیت یا دەرگای ئۆتۆمبیل دەکەیتەوە تەزویەکی کارەبا دروست دەبێت و دەبێتە مای ئازار و ترس بۆ ئەو کەسە. لە لێکۆڵینەوەیەکی نوێی زانستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا داهاتووە ئەو 5 نوێژەی کە ئیسلام لەسەر شوێن کەوتوانی دایناوە ڕۆژانە با جوڵاتاوەکانیەوە و بە تایبەت سوجدەبردن چارەسەرێکی باشە بۆ کەمکردنەوەی ئازاری جمگەکان و پشت ئێشە و فەقەرات. هەروەها بۆمانەوەی بینایی چاو لە کۆتاییەکانی تەمەندا سوجدەبردن زۆر بەسوودە. بۆیە پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت ڕێگرێکی توندی کردووە لەو کەسانەی کە لە کاتی نوێژدا چاو بەملاو بەولادا دەگەڕن و فەرمانی کردووە کە تەنها سەیری شوێنی سوجدە بکرێت. یەکێک لا کێشەکانی مرۆڤ کەمی یادرەنگەیشتنی خوێنێتی بۆ مۆخ و بە تایبەت بۆ مۆخی کەللەسەری. لەباری سوجدەبردندا ناوەوەی مرۆڤ و ناوسکی فشار دەخەنە سەرسیەکان و دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن لە خوێندا و بەو شێوەیە خوێن فیشقە دەکات بۆ مۆخ. پزیشکان و پسپۆڕانی بواری وەرزش و یۆگا دەڵێن نوێژکردنی ئیسلامی بە لەسەرخۆی و ئارامی سوودی تەواو با سوڕی خوێنی دەماغ دەگەێنێت. سوجدەی سەهوو، سوجدەی شکر، سوجدەی تیلاوە و تەواوکردنی قورئان، سوجدەی کاتی نوێژەکان، سوجدەی خۆشی دەربڕین بەشێک لە یاریزانانی تۆپی پێ لە سوجدە و باوە ناسراوەکانی.